عێراق و هەرێمی کوردستان بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە لە قەیرانێکی دارایی قوڵدان کەچی باس لە دەیان ملیار دۆلار دەکرێت کە براونەتە دەرەوە. پەرلەمانی عێراقیش هەنگاوەکانی بۆ بە داداچوونی ئەم پرسە دەست پێ کردووە. لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا پێشنیازی گەڕانەوەی پارە دزراوەکانی عێراق لە بانکەکانی دەرەوە پەسەند کراو. بڕیاری پێکهێنانی لیژنەیەک درا بۆ بە داداچوونی ئەو بابەتە. ئێمە سێ پێشنیارمان کرد بوو بە خێرایی، یەکێکیان بریتی بوولەوەی کە لیژنەیەک دروست بکرێت، لیژنەیەکی فراوان لە لیژانی مختص، ئەوەی تریان بڵێن لیژنەی قانونی بڕیارێک دەرکا بۆ مەسەلەی گەڕانەوەی ئەم پارە دزراوانە. خاڵی سێمان ئەوەیە کە پەرلەمان خۆی تەبەنای بکات، سەرۆکاتی پەرلەمان تەبەنای بکە و لیژنەیەک پێک بهێنرێت. دوای مناقەشەیەکی دوور و درێژەوەی ئێمە دەستمان کرد بە قسەکردن، دەوێت پێشوازیی گەوری لێکرا لە قسەکانی ئێمە بۆ چوونەکانی ئێمە و پێشنیارەکانی ئێمە. سەرۆکاتی پەرلەمان داوای کرد کە پێشنیارەکانیان بەنووسراو بدەینێ، خۆیان لە ئەنجامی مناقەشەکە سیغەیان کردەوە بە شێوازێک کە لیژنەکە لە مستەوای دەوڵەتی عێراق دروست بکرێت. سەرۆکی پەرلەمانی عێراقیش ڕایگەیاند لیژنەکەی پەرلەمان بە هاوبەشی لەگەڵ دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزەها پێک دەهێنرێت و پێویستە سەرجەم ئەو پارانە بگەڕێنرێنەوە عێراق کە براونەتە دەرەوە. لیژنەیەکمان دروست کردووە لەسەر ئەم پرسە و بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا لەگەڵ دەستگا گرنگەکانی وەک دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزاها کار دەکەین بۆ دۆزینەوەی ئەو پارە دزراوانی کە براونەتە دەرەوەی عێراق. بۆیە پێویستە لەسەرمان بە یەک دەست هەوڵی گەڕانەوەی ئەو پارانە بدەین. لە پەرلەمانی عێراق پرسی پارەی دزراو بۆ دەرەوە گەرمە و بەپێی راپۆرتێکی لیژنەی دارایی و دیوانی چاودێری دارایی لە دوای ساڵی 2023ەوە 100 ملیار دۆلار لە داهاتی عێراق دیار نەماوە و نازانرێت چی بەسەر هاتووە. هذه الأموال تشمل هذه الأموال طبعا خلال الفترة الحالية اللي هي بعد 2000. ئەو بڕیارە تایبەتە بە گەڕانەوەی ئەو پارانی کە لە دوای ساڵ 2023ەوە کۆمەڵێک بەرپرس کە پێشتر ناویان هاتووە لە لیژنەی نەزاها بە شێوەی نایاسایی بردویانتە دەرەوە و گرنگە دادگایی بکرێن و هەموو ئەو پارانە بگەڕێنەوە، چونکە مافی خەڵکە و بە هەموو شێوەیەک پشتگیر لە هەر لیژنەیەک دەکەین کە بە دواداچوون بۆ ئەو بابەتە بکات. العراق المنهوبة في عهد النظام السابق وإنما استرجع جزء بسيط. لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی عێراق پرسی پارەی دزراو بۆ دەرەوە قسە و باسی زۆری لەبارەوە دەکرێت، بە تایبەتی دوای ئەوەی بەرهەم ساڵح جێگری سکرتێری گشتی یەکێتی لە بەرنامەی تاوتوێی NRT تا پێشنیازی کرد لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە کار بکرێت بۆ گەڕانەوەی هەموو ئەو پارانەی لە عێراق و هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی نایاسایی براونەتە دەرەوە. پێشنیاری گەڕانەوەی پارە دزراوەکانی عێراق خرایە بەردیدەی سەرجەم پەرلەمانتاران و چەپڵەیشی بۆ لێدرا، بەڵام پرسیاری گەورەی سەرجەم لایەنە سیاسیەکان ئەوەیە ئاخۆ ئەو دەستە ئاسینینە کێیە لە توانای دابێت ئەو هەموو پارەیە بگەڕێنێتەوە بۆ عێراق. ئومێد محەممەد NRT باغداد.